هاوڕێیان سڵاو هەلە ڤیددیۆیەکی تازەیە هاتینەوە لاتان بە هەر بە ڕیڤیوی ئۆتۆمبیل ئەلەم شێوەیە بیەممانێناوە بیەمی 2012 حوسەوسی ئێسەر دەستەکەین هەر بە تاقیکردنەوە لەم بەشەیە هاتووینتە بەشی پێشەوەی ئۆتۆمبیلەکە وەکو مەکینەکەی قەبارەی 30 لیترە 155 هۆسپاوەرە هەشتۆنەوە دەنگی ئۆتۆمبیلەکە واتەینی بەنزینەکەی 80 لیترە ئێستا جێینە سەر درێژی ئۆتۆمبیلەکە کە درێژەکەی 5.2 مەترە پانیەکەشی 1.9 مەترە ئەم نەوعە جۆری مەکینەکەی لە ساڵی 2006 تا 2007 یەکێک بۆ لە 10 باشترین جۆری مەکینەکان ئەم جۆرەش یەکەم جۆر بووە کە یەکەم جۆری واتە بیەم کە تای دواوەی پێش دەکاتەوە لە کاتی یوتێرنا یان لە کاتی سرعەتا کە بتەوێ پێچێکی سریعکەیتەوە واتە یەکەم جۆری بووە بیەم کە ئەم وەسفاتەی بۆ زیاد کات دەست خۆش بەس ئاغا وەکو شتەکەی 4 حاسەیە لەگەڵ کامێرایەکە کامێرەکەی کە مۆسفاتی بەرزە دوایی هەر لە ناوەکەیە سریەکەی لەگەڵ دیزاینێکی زۆر جوان بۆی دروست کراوە ئێستا دەچینە ناو ئۆتۆمبیلەکە هەتا بزانین مۆسفاتی ناوەکەی چییە شێوەیەکی زۆر یانی ئیسراحەتە مەسافەی قات هەروەها سەر مۆسفاتی زۆر توانێت لێرەوە ینی کۆنتڕۆڵی دەرگاکەی ئەولا بکەیت وەکو ببینن پەردەکەی ئەولا هەروەها پەردەکەی ئەملاش دەتوانیت دای بکەیتەوە هەروەها پەردەکەی دووەش هەروەها ئەم جامەش شێوەیەکی زۆر جوانی بۆ کراوە لێرەشان شوێنی وەک مەرکەزی واتە دواوە 4 مەرکەزیە لێرەیە واتە هەر دوو شانەکانی لە ناوەڕاستیشە لێرەیە کۆنتڕۆڵی ساردەگەرمی دەکرێت وەکو باوەکویانی پێشەوە بەجیا دواوە بەجیا ئەمە بەشی دواوە ئێستا چینە بەش پێشەوەی ئۆتۆمبیلە دیاری بکات کوشنەکان واتە کوشنویستەکان کامل ئەگۆڕێت لەگەڵەوەیە واتە بەو شێوەیە کەم سارینی دوو نەفەر یا بەدەست دوو کەسەوە بێت بەکاری بێنێت بەو شێوە ینی پێویست ناکە هەموو جارە قیاسات و هینی خۆی بکات هەر بەو دوگمەیە هەر کەسەوینی خۆی دیاریەکات پشتی ئەمانینی دواوەیە ڕۆ شێوەیە هینەکرێتەوە بۆ دواوە ئەوەش بەرز و نزمی کوشتەکە ینی هەر بە شێوەیەکی زۆر تەواو ئەچێتەوە دواوە ئەمە ناو ئۆتۆمبیلەکەیە وەک دەبینن دیزاینێکی زۆر شازی بۆ کراوە بۆ کوشنەکانی دیارە کامل هیتەر هێرسا توانای شاشەکە وایە دەتوانێت دوو بەش لە کاتێکە ئیشکات واتە لە شوێنێکەوە خەریتە بێ لە شوێنی ترەوە رادیۆ بێ یا سیدی بێت بەشی شاشەکەیە لێرەیە سیدیە لەگەڵ مۆڵتیمیدیاکە وەکو MP3ە رادیۆ تەلەفۆن ناو نیشان یا شتێک ئەمەش وەکو خدمەیە ئەمەش وەکو حەل لە ئۆتۆمبیلەکە هەر بچووکترین یا کێشە یا خەلەل لێرەیە ئاگادار ئەکاتەوە دوگمانەیە کۆنتڕۆڵی رادیۆکەکە یا شاشەکە گێڕەکراکشن کۆنتڕۆڵ واتە لێرەوە نایڵێ ئۆتۆمبیلەکە فەرتەناژ بکات سپۆرت مۆد واتە بۆ سرعەت بۆ ڕێگەیەکی دوور کە بەنزینێکی کەمە ئۆتۆ برێکە واتە خۆی برێکی پێکات ئەمەش حاسەی سیارەکەیە وەکو لە دواوی ئۆتۆمبیلەکەی پیشانمانە یا لە پێشەوەی وەکو شوێنی پەرداخە واتە پەرداخوشت هەر وەکو سنووقێکی ئۆتۆمبیلەکە بەکاردێت کەشتی تیانەی ئەم کۆنتڕۆڵەشی تایە بۆ بەرزکردنەوەی ئینی رادیۆکە یاخود گۆڕینی یاخود بێدەنگی نەکات ئۆکسی ئەم ئۆتۆمبیلە لێرەیە لەگەڵ چرخەکەی سنووقی ئۆتۆمبیلەکە داخەیت
يا قفلية كيت اللي روا حبيبي كبركاني تحية الخاصة قيصر هولندي ومكبركاني بو صدركين بالتعقير ياكو هوران وقتش سيارك لايتكاني كامل ليدا وكو دبينين شويكي زور ديزاينكي زور شازي بوكراوا لسر درجكين بالتعقير كنوي وتنبيلكا وديارش سكانكي زور نرم اوتوماتيكيا كتكيت الري جوار درقاكي وك فلبونك وكو تبينين رج هلق يشكدا وتا او دقيقة بياني رجي بنزين خوانكو بو دياريا كات وتا تا زياتر بنزيني بيتي او زياتر رجي بنزين خوانكي دياريا كات هر وكو اللي اخرين هر كوت منزور يعني نرمة وقباريكي قورية يصير تشين يصير جادة يودرنا يا قرص ما تقدر يا ان شاء الله ارون اويش ارون هروا ديارة يعني مكبركاني بيس يعني زور شازة جوري مكبر وشتكان روكو كاتي كديكي تقار كاميريكي زور شاز يعني هاد دوري ام اوتومبيلا عاسية چەند ڕێژەی پێشکردنەوەکەوین بێ ئەویش ئەوەنە بۆ دیاریەکات وەکو دیارە ینی کە دەکەویتە ڕێ دەرگاکان هەر چۆن قفڵ دەبن لەسەر چاوەڕێی ئەم تەسویر شاز دەبن ئەم ئۆتۆمبیلە وەکو پێشتر وتمان 355 هۆست پاوەرە واتە لەبارەی مەکینەوە زۆر قووەتێکی یەکجار زۆری هەیە مەکینەیەکی وەکو مەکینەیەکی تایبەتە لەسەر قووەتەکەی تاقی دەکەینەوە لە ماوەیەکی کورتە دەگاتە ئەو سرعەتەی کەواتە پێویستە
ئێستا هاتینە کۆتایی ڤیددیۆکە بۆ جاری داهاتوو لە کۆمنتا جۆری ئەو ئۆتۆمبیلەی کە دەتانێت زانیاری لەبارەی بزانن بینووسن و ئێمەش بۆ جاری داهاتوو ئەو جۆرە دەێنین بەپێی زۆری ئەو داواکردنە و تا جاری داهاتوو خواتانە.